سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ دەبێژە کە ئەوەی نزیک سەرکەفتنێکە مەزن لەسەر ئێرانی ڕاگەهی. ڕەجەب تایب ئەردۆغان جەخت لەسەر بەردەوامی پرۆسەی ئاشتی دەکاتەوە. ئاخافتنە سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان کە دەبێژە کەسێن ئاستەنگیان ددن پێش پێواژووە قانونە چارچووەیی دێدە دیرۆکێدا تێک بچن نیقاشان دەردەخە پێش. مێرگەتی چیرۆکی گوندێکی هەرێمی کوردستان کە لە ئەنفاڵدا وێران کرا. بینەرانی عزیز ئەو کاتە و هەموو کاتێکتان باش. من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم ساڵح دەمەجر بۆ کاتژمێری داهاتوو لەگەڵتانین لەگەڵ نوێترین و گرنگترین هەواڵ و ڕووداوەکانی ڕۆژ. ئیرۆ چارشەمە چارێ مەها خەرمانانە 1726 کوردیە لێ بەرامبەر 26 تەباغە 1026 زاینەیە. دەوێت دەمژمێرێدا ئەمێ هەنوچە و شیرۆڤەیەن گرێدایی ئەمریکا هەرێمین کوردان و جیهانەی جوارە پێشکەش بکرد. لەگەڵ مەبن. ئۆپەراسیۆنە ئەمریکیە ئیزۆلەکردنە ئابووری لێ دژی کۆمەرە ئیسلامیە ئێرانێ پشتگیریە هەن هەواڵبەندێن واشنگتۆنێ وەردەگرە. ئەفگاب دێ دەمەکێدا تێک و واشنگتۆن هەوڵ دەدە بە زێدەکردنە فشارین ئابووری تەهرانێ بەر بە چارەسەریەکە دیپلۆماتیک و ببە. ئارەش ساڵح بێتر زانیاری دەوێ راپۆرتێ دەهەنە. دوای ڕاگەیاندنی ئۆپەراسیۆنی دوورخستنەوەی ئابووری لەلایەن ئەمریکاوە بۆ زیادکردنی فشار لەسەر کۆماری ئیسلامی، کاردانەوە و هەنگاویێرێنی لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا بەدی دەکرێت. بەریتانیا بەڕوونی پشتیوانی خۆی دەربڕیوە. جان هێلی وەزیری دارایی بەریتانیا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە هەوڵەکانی ئەمریکا بۆ گەیشتن بە چارەسەریەکی دیپلۆماتیک پشتیوانی دەکەن و پێشوازی هەوڵەکان بۆ زیادکردنی فشاری ئابووری دەکەن. لەوانەش ئۆپەراسیۆنی دوورخستنەوەی ئابووری. ئێمە بەردەوام دەبین لە کارکردنی شان بەشان لەگەڵ ئەمریکا و هاوبەشەکانی دیکە بۆ جێبەجێکردنی فشاری ئابووری لەسەر ئێران. ئێمە بڕیارمان داوە پێش بەڕژێمی ئێران بگرین کە بۆ پێشخستنی بەرنامە ئەتۆمیەکەی و چالاکیە ناسەقامگیرکەرەکانی لە ئابووری جیهانی و خراپ بەکارهێنانی سیستەمی دارایی بەریتانیا کەڵک وەردەگرێت. ئیسرائیلیش پشتیوانی لە استراتیژی نوێی واشنگتن بۆ زیادکردنی فشار لەسەر تاران دەکات. لە هەمان کاتدا ئیماراتی عەرەبی یەکگرت و هەنگاوێکی کردداری هەڵگرتووە و مامەڵە بازرگانی و دارایەکانی لەگەڵ ئێران ڕاگرتووە. هەرچەندە بڕیارەکە دوای هێرشەکانی ئێران هاتووە، بەڵام ئەمریکا ئەو هەنگاوە بە بەشێک لە کاریگەری فشاری ئابووری دەبینێت. لە ئاسیاش ژاپۆن پلانێکی نوێ بۆ کەمکردنەوەی پشت بەستن بە نەوتی گواستراوە بە تەنگەی هورموز و فراچەشنکردنی سەرچاوەکانی وزە ئامادە دەکات. لە بازاڕە جیهانیەکانیشدا نرخی نەوت بۆ دووەم ڕۆژی یەک لە دوای یەک دابەزی. برند 3.6 لە سەدا دابەزی و گەیشتە 87 دلار و 27 سنت. ئەمە لە کاتێکدایە واشنگتن جەخت لە فشاری ئابووری دەکاتەوە لە بری دەستپێکردنەوەی هێرشی سەربازی. هەر لە پەیوەند بە بابەتەکانی حکوومەتی ئەمریکاوە دەچینە کۆشکی سپی کە تێدا پێشاتەکانی پەیوەست بە ئێران وەک یەکێک لە گرنگترین پرسەکانی ئەم ڕۆژانەیەتی. بۆ زانیاری لەسەر نوێترین پێشات و هەڵوێستەکانی ئەمریکا سەبارەت بەم پرسە پەیامنێری کۆشکی سپی هیوا سەلامان لەگەڵە. هیوا، ئەو کاتت باش، گرنگترین هەواڵی ئەمڕۆ لە کۆشکی سپیەوە چییە؟ سڵاو بەفراو، ئەم کاتت باش. ئەمڕۆ بەیانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بەشداری لە بەرنامەی The Glenn Beck پرۆگرام کرد. The Glenn Beck پرۆگرام لەوێ کۆمەڵێک لێدوانیدا سەبارەت بە کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر لەوانەش ئێران دەربارەی ئێران قسەی کرد و گوتی بەم زوانە سەرکەوتنێکی مەزن
ڕادەگەێنین و ئەوە لە کاتێکی زۆر نزیکدا دەبێت. گوتی لە ئێستادا هێزە ئەمریکەکان بەردەوامن لە پاراستنی دەریا عەرەبی و گەروی هورمز، هەروەها شەوی ڕابردوو 22 بەلەمی ئێرانیان تێکشکاندووە، دیارە کە هەوڵی چاندنی مینیان داوە. دۆناڵد ترامپ سەبارەت بە شێوازی بەڕێوەبردنی گەروی هورمز و شێوازی پاراستنی و هاتوچۆی کەشتەکان پێشتریش قسەی لەو بارەیەوە کردبوو. من راپۆرتێکم بۆ ئامادەکردوون با بەیەکەوە سەیریکەین. بە گوێرەی سەرچاوەکانی ناو کۆشکی سپی، گەروی هورمز لە ئێستادا بە شێوەی نیمچەکراوەیە. سەرۆکی ئەمریکا ئێرانیەکانی ئاگادار کردوێتەوە کە دوور بکەونەوە لە هەر ئاڵۆزکردنێکی بارودۆخەکە. ڕۆژی سێشەممە دۆناڵد ترامپ سیاسەتی هیچ مینێکی لە تۆڕی کۆمەڵایەتی تروزەوە ڕایگەیاند و گوتی: من لەلایەن هێزە دەریایەکانی ئێرانەوە ئاگادار کراومەتەوە کە هەموو مینەکانی گەروی هورمز لە ئاوە نێودەوڵەتیەکاندا هەڵگیراونەتەوە. هەروەها ئێران لەوە ئاگادار کراوەتەوە ئەگەر لە ڕێگەی هەر بەلەمێک یان کەشتیەک هەوڵی دانانەوەی مین بدات، ڕاستەوخۆ ئامێرەکە لە ناو دەبرێت. بە گوێرەی زانیاریەکان، هێزە ئەمریکەکان بە شێوەیەکی چالاک چاودێری گەروەکە دەکەن و لە ڕێگەی دیوی وڵاتی عومانەوە ڕۆژانە ملیۆنان بەرمیل بە سەلامەتی لە ڕێڕەوەکەوە دەپەڕێنەوە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژی سێشەممە وەزیری دەرەوەی ئێران لە تارانی پایتەخت پێشوازی لە وەزیری دەرەوەی عومان کردووە و بە گوێرەی ڕاگەیەندراوەکان شێوازی بەڕێوەبردنی گەروی هورمز تەوەری سەرەکی کۆبوونەوەکان بووە. بەڵێ، هەر لە هەمان چاوپێکەوتندا، لە هەمان چاوپێکەوتنی تەلەفۆنیدا دۆناڵد ترامپ ئاماژەی بەوە کرد کە موجتەبا خامنەیی بە کاریگەری بەشی لای چەپی جەستەی بریندار بووە و برینەکەشی قورسە، بەڵام هەتا ئێستا هەر لە ژیاندا ماوە. زانیاریان هەیە کە هەتا ئێستا موجتەبا خامنەیی لە ژیاندا ماوە، بەڵام بریندارە. لەلایەکی دیکەوە پەیوەندیدار بە بابەتی هونەری نەک بە بابەتی سیاسی، هونەرمەندی میلی ئەمریکایی دۆڵی پارتن کۆچی دوایی کرد. بۆ بۆنەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە بۆ ماوەی هەفتەیەک ئاڵاکانی ئەمریکا هەتا نیوە دەهێنرێنە خوارەوە. بەڵێ، هیوا سەلام، پامنێرمان لە کۆشکی سپی، سپاس بۆ زانیاریەکانت. لە ئەمریکای دمینن و دەرباری ئێرانەدا پشتی ڕاگەهاندنا ئۆپەراسیۆنە ئیزۆلەکردنەیە دژی ئێرانێ بەرپرسên ئەمریکی دەبێژن کە واشنگتۆن نها بالێ دکشینە سەر فشارین ئابووری و نایە چاوەڕێکردن کە لە دژی ڕژیمە ئێرانێ عێریشەکە لەشکری ژنۆڤە وەرەکردن. ji bo agahiyên bêhtir niha pemnêrê dengê Amerîkayê li Wizareta Derveyê Soran Xatirê ji navenda nûçeyên dengê Amerîkayê bi meraye. Dem baş Soran, agahî û hûrgiliyên vê mijarê li cem te çi ne? ساڵح ماڵپەڕی هەواڵی ئاکسیۆس لە زاری چەند سەرچاوێکی ئاگادارەوە راپۆرتی داوە کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە ڕۆژانی ڕابردوودا بە چەند هاوتای خۆی لە وڵاتانی جیاوازی وتووە کە لە ئێستادا چاوەڕوان ناکرێت ئەمریکا هێرشی نوێ بکاتە سەر کۆماری ئیسلامی. ڕوو نییە کە مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ وەزیرانی دەرەوەی چه وڵاتێک قسەی کردووە، بەڵام ئاکسیۆس ئەمەی لە زاری بەرپرسێکی ئەمریکی و هەروەها سەرچاوێکی تری ئاگادارەوە نووسیوە کە گوایە مارکۆ ڕۆبیۆ بەڕوونی وتو یا ڕوونی کردووەتەوە کە لەم قۆناغەدا سرنجی واشنگتۆن لەسەر ئامرازەکانی تری گوشارە بۆ سەر حکوومەتی ئێران. بەوتە ئەم سەرچاوانە ڕۆبیۆ لە پەیوەندی تەلەفۆنیەکانیدا لەگەڵ هاوتاکانی وتویە سیاسەتی ئێستای حکوومەتی ئەمریکا سەبارەت بە کۆماری ئیسلامی سێ بەشە. یەک، دوورکەوتنەوە لە کردەی سەربازی دژی حکوومەتی ئێران لە ئێستادا، زیادکردنی گوشاری ئابووری لە ڕێگەی گەماروی دەریایی و خولی نوێ سزاکانەوە و هەروەها گواستنەوەی زۆرترین قەبارەی نۆت لە تەنگەی هۆرموزەوە بۆ بازارەکانی جیهانی وزە، نۆتی وڵاتانی کەنداو نەکوهین ئێران. لەسەر بنەمای وتەی ئەم بەرپرسە ئەمریکا ڕۆبیۆ ڕوونی کردوێتەوە کە ئەمریکا نیازی نییە بگەڕێتەوە بۆ ئۆپراسیۆنی سەربازی بەربەڵاو هاوکات هێرشی سەربازیشی ڕەت نەکردوێتەوە ئەگەر بێت و
ئێران یەکەم جار هێرش بکات. بەرپرسی دووەمی ئەمریکی بە ئاکسیۆسی ڕاگەیاندووە وتووە کە چاوەڕوان دەکرێت کە ئەم سیاسەتە لانیکەم تا دوای هەڵبژاردەکانی میدترم بەرنەوام بێت، ئەو کاتێک کە بژاردەی سەربازی نوێ لەوانەیە دیسان بخرێتەوە سەرمێز. کەناڵی 12 ئیسرائیلیش لە زاری دوو سەرچاوی ئاگادارەوە راپۆرتی داوە کە مارکۆ ڕۆبیۆ بە هاوتاکانی ڕاگەیاندووە کە واشنگتۆن تا هەڵبژاردنەکانی نیوەی خۆلی کۆنگرس یان میدترم هێرش ناکاتە سەر حکوومەتی ئێران. لە هەمان پەیوەندیدا پیت هێگزت وەزیری جەنگی ئەمریکاش ڕۆژی دووشەمە گوتی کە ئەگەرچی بژاردەی سەربازی دژی کۆماری ئیسلامی هێشتا لە سەرمێزە، بەڵام ویلایەتە یەکگرتووەکان لە ئێستادا سەرنجی خسووەتە سەر گۆشارە ئابووریەکان و گۆشەگیرکردنی زیاتری حکوومەتی ئێران و لەو باوەڕەدایە کە سزاکان و گەماروی دەریایی کاریگەریان زیاترە و زیانی زیاتریش بە حکوومەتی ئێران دەگەێنن. قسەکانی وەزیرانی دەرەوە و هەروەها وەزیری جەنگی ویلایەتە یەکگرتووەکان دوای ئەوە هات کە وەزارەتی گەنجینەی ئەمریکا ڕۆژی دووشەمە ئۆپەراسیۆنی گۆشەگیرکردنی ئابووری کۆماری ئیسلامی دەست پێ کرد و هاوکات دەگەڵ سەپاندنی سزای نوێ هۆشداریدا کە هەر وڵاتێک پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی نەپشڕێنێت سزای بەسەردا دەسەپێنێت. بله سوران خاطری پامیر دنگ امریکای وزارت دروت جناب نوچین دنگ امریکا مراوی سپاس شبو وانزانیاری انته. بله امنهاجی دچین کنگرس امریکی کو گلک رنگه بپرسن بیشن چما کنگرس ولایتین یک بین امریکای دو بشن چاوا دامزرینرین امریکای او آوا کرنه دا کو هفسنگیه که بخن ناورا برجواندین خلک امریکی و ین ولایت آنجی سیناتو انجمن نونران سیستم که کو ابو بهتری 200 ساله به وی آوای قانون دانون امریکای افراندیه راپورت امریوان همه رونی ده سروی مجاری. ڕەشنووسی هەموو یاسایەکی فیدرالی لە ئەمریکا دەبێت لە کۆنگرێس پەسەند بکرێت، بەڵام کۆنگرێس تەنها یەک دەستە نییە، بەڵکو لە دوو خانە پێکاتووە، ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سینات. ئەم سیستەمە زیاتر لە 200 پێش ئێستا پێک هێنراوە و دەگەڕێتەوە بۆ کاتی دامەزراندنی ئەمریکا. کاتێک دامەزرێنەرانی وڵات دەستوریان نووسی پرسیارێکی دژوار لە بەردەمیان بوو. چۆن دەوڵەت بتوانێت بە شێوەیەکی دادپەروەرانە هەم نوێنەرایەتی خەڵکو و هەم نوێنەرایەتی ویلایەتەکان بکات. وەڵامەکەیان کۆنگرێسێک بوو کە دوو خانووی هەبێت. ئەنجومەنی نوێنەران 435 ئەندامی دەنگدەری هەیە و دابشکردنیان بە پێی ژمارەی دانیشتوانی ویلایەتەکانە. بۆ نمونە کالیفۆرنیا کە نزیکەی 40 ملیۆن دانیشتووی هەیە 52 ئەندامی لە ئەنجومەنی نوێنەران هەیە. بەڵام ویلایەتی وایۆمین کە نزیکەی 600,000 دانیشتووی هەیە تەنها یەک ئەندامی لە ئەنجومەنی نوێنەران هەیە. ئەنجومەنی سینات بۆ مەبەستێکی جیاواز دروستکرا. لە جیاتی ژمارەی دانیشتوان نوێنەرایەتی یەکسان بۆ هەموو ویلایەتەکان دابین دەکات و هەر یەک لە 50 ویلایەتەکەی ئەمریکا دوو سیناتۆر هەڵدەبژێرن بەبێ گوێدانە قەبارەی ویلایەت یان ژمارەی دانیشتوان. بۆ نمونە کالیفۆرنیا دوو سیناتۆری هەیە و وایۆمینیش دوو سیناتۆری هەیە. هەرچەندە ئەرکی هەردوو خانەکە جیاوازە و دابش کراوە، هەردوو خانەکە زۆر جار هەمان پرس دەخەنە بەرباس، بەڵام لە ڕوانگەی جیاوازەوە. ئەنجومەنی نوێنەران زیاتر ڕنگدانەوەی بۆ چوونی و ویستی دانیشتوانە لە کاتێکا سینات بەرژەوەندی و دەنگی یەکسانی ویلایەتەکان دەپارێزێت. بۆ ئەوەی ڕەشنووسی یاساکان ببن بە یاسا دەبێت هەردوو خانەکە یەک دەق پەسەند بکەن پێش ئەوەی بنێردرێت بۆ واژۆی سەرۆک کۆمار. ئەم مەرجە بۆ هاندانی ڕێکەوتن و ڕێگرتنە لە کۆبوونەوەی هێز لە دەستی یەک خانەدا و هەردوو خانەکە هاندەدات بۆ گفتوگۆ و دانوستان و گەیشتن بە ڕێکەوتن پێش پەسەندکردنی یاسا. مەریوان حەمە، دەنگی ئەمریکا. توم بارک نونری تایبەتی سەرۆکی ئەمریکا ji بۆ کاروبارین سووریە پێشوازیە تەڤلێبوونا هێزن سووریە دەموکراتیک هەست هەدێ بۆ ناو دەستگەهên دەوڵەتا سووریە کرد و ئەو وەکو گاوەکە دیرۆکی بناف کرد. بارک لە سەر پلاتفۆرما ئەکسێ گوت کو پلانا دۆمدارا سەرۆکی ئەمریکایە دۆناڵد ترامپ ji بۆ ڕۆژهەڵاتە ناوین بوویە سەدەما کو دەرفەت ji بۆ
ئاواکردنا سووریایەکە یەکگرتی یا ji bo hemûyan çê bibe. Wî herwiha got ku pênasîna mafê zimanê Kurdî di pêvajoya perwerdehiyê de û dayîna pileya girîng ji bo Mazlûm Ebdî û herwiha İlham Ehmed di hundirê hikûmeta Sûriyê de rêzgirtin ji rêberî û fedekariya Kurdan û rola wan di avakirin û parastina aramiya herêmê de. Dîplomatê Amerîkî got ku ev modela rastîna tevlîbûnê ye û ne pêvajoyeke ku têda serkeftî û têkçûyî hebin. Ew gihîştina çareseriyeke dîplomatîk e ji bo xurtkirina serweriya welatekî yekgirtî. Her devê derbarê de serokê Fransayê Emmanuel Macron jî îro tevlîbûna Hesedê bo dezgehên Sûriyê pîroz kir û ew wekû proseyeke aştiyane bi nav kir. Macron li ser platforma X'ê anî ziman ku ew pabendbûna serok Ehmed Şerዕ û hestê berpirsiyariyê yê Mazlûm Ebdî û Hesedê di vî warî de bi bilindî dinixîne. Wî got ku Fransayê ji destpêkê ve roleke çalak di piştgiriya vê rêbazê de lîstiye û dê baldar be li ser pêkanîna wê. Serokê Fransî got ku Fransa dê piştgiriya veguhestina Sûriyê bike û tenê bi yekîtî û serweriya Sûriyê û rêzgirtina ji bo hemî pêkhateyên tê birêvebirin. Wî got li Sûriyeyê wekî ku li deverên din riya aştî û aramiyê ya mayîn de bi vî rengî ye û dikare were avakirin. هەر لەم چوارچێوەیەدا و سەبارەت بە هەڵوەشانەوەی هێزەکانی سووریای دموکرات هاوکارمان ئەمجەد کوردۆ لە قامیشلووە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون با پێکەوە ببینین. داخوانیە فەرماندارێ گشتی یە هێزن سووریا دموکراتیک مەزلوم عەبدێژی شامێ قۆناغێک بداوی و یەکانوو دەست پێ کرد. آلیین سیاسیین کوردی وێگاوێ وەکە دەستپێکێکە بۆ تەڤلیبوونا د ئاواکردنا سووریا نو دە دبینن جهێ کۆ دیالۆگ و هەڤەشییا نیشتیمانی دبن بنگەها سەرەکە. قەسەدە دەما دەهات خواستن پاراستن کرد ئەما نەها تێ خواستن ئەم دەولەتێکی دەموقرات دەولەتێکی قانون ئەم دەولەتێکی ژن جێ خۆ دجێ قەرارە دەبگرێ ئەموێ دەولەتی ئاوا بکەن. ji ber wê jî barê me hîn girantir bû wek partî jî wek General Mazlûm Ebdî jî hemî hevalan barê me girantir bû çimê em ketin tekuşînekî avakirinê dewletekî demokrat. Rêwîtiya Hesedê di cotmeha sala 2015 de dest pê kir weke hevbendiyekê pirpêkhate ku pişta xwe bi YPG û YPJ girê dabû bi piştgiriya koalîsyona navdewletî rêzeşerên girîng mîna Kobanê Reqa û Baxozê birêvebirin û dawî li kontrola erdnîgariya Daişê anîn lê piştî peymana adara 2025 û rêkeftina rêbenda 2026 li gel Şamê riya çareseriya siyasî vebû. Soltevsîngek vekirî behs dikir tiştekî başê mesela Kurdî zimanê Kurdî lê metlebê Kurdî di destûrê di çilobên parastin û çilo destûrê tesvît bin edêm em ê giş li ser bisekinin û ev weftê hevbeş gerek ew ser bisekinî û wek divê jê mafê Kurdî destûrê de ew pêk bîn. Entegrasyona dawî û tevlîbûna yekîniyên leşkerî di nava artêş û saziyên dewletê de ji aliyê hinek şirovekar û lêkolîneran ve weke veguhestineke dîrokî tê nirxandin ku destkeftiyên salan di qada siyasî de vedugherîne. ئێعلانکردنا فەسەخکردنا قەسەدێ ئەم gelekî gavên erênî dibînin ji ber hem rola sîleh xilas bû pêvajoya siyasetê hat dest pêkirin hem zextên iqlîmî xilas dibin zextê dewletî xilas dibin ji bo vê yekê divê aliyên Kurdî jî xwe baldar bin ê ku ev entegrekirine ku ev pêvajoya tê meşandin piştgirtî دولتی جر پیوستی یعنی ایرو ام بحث امریکا بکن ام بحث فرانسا بکن ای کورولین سرکت ناف دولت ناتو ده دلیزن جبو اف شکل ورب داوی کرن یا اساستر دستور جشرین دجوار این لکولان رقای و باغوزی تا سالونا بریاران لشامی دوسیا حسدی وکه هیزک سربخواه هات داخستن لی پرسا سرکه دمینه کاگلو اف انتگراسیون دیبه به گارانتیا راستین بو بدستخستن مافین کردا و آرامی دومدار لسوریه. امجد کردو دنگ امریکا
قامشلو هر دور ویگاوا هسده لباجاری کوبانیجی ولاتیان به هستن جدا نزیکونا بریارا تبلیبونا هسده بود دزگین حکومت سوریه بون پامنری مردوان بیزار به هنه کار آخوی وان بیرو بوچونین خواه وها در برین دوی بو اول لازم تشتكي باش به اگر كنا باش با بريز مظلوم عبدي وتشتا او ناكر قبول ناكر از ديبنم تشتكي باشا او زمان كرديجي تدي بي اعتراف بو او جي تشتكي باش زونه قالك تيجوشين كري قالك او كري كونه مو في قالي خا داس بخنا ام في دور في مو في خام داسرو سريدو ام بيك بينن ام بجيب كان وري او بروديكي دو ام جيب كان ام قالك ممنون دم كيف خاش طبعا ام بولو خونا باش هيدا ماجي عرضه نوري ان شاء الله اري مثلا هفكرنا خبر ايجابيه ام جدغازم زماني خواب خونن و شاد انه ام بيجن او دوغه بزماني موارد كامل كرن والله ام روزينا ام شنو روزينا نبكي في خواب روزينا نبكي في خواب ام روزينا يعني نباش نباش شو نباش شكل صار نابجن عملية سياسات دنا ندوي هو دانا عم تخازن كرد بمن تب زماني ما به زماني ما تقلع عربي نبه حقك ما جي هي انه عم كرداتنا كي كرد بمنا انا نقرا جام هم زماني وانو ارنا دولة السوري نكون كاس نكون بشي ولاتي خو نكون بشي اخو خو هيرو بلي خو كرداتن هيرو مظلوم عبد الخازن هيرو ريما ذاكن اي مت كرد بشي عرض خو شرف خو نموسي خو نيرينه كي ام دنيرن باشه براستيجي يعني جارا يكمينه ام بين كرد يعني هبونا خو نصنامه خو كسكي جبو كردان جارا يكمين تي وقت هندنه کو اوج دکان به ادي پیشروجا کردان به دیار کرن شروان قصده نشون مالا خو شروان قصده جي خود نوا ارتش سوری دا گرتن کارمند ریوری خسر جي خود نوا حکومت دم کی دا گرتن جماعت خاصه وکالی سیاسی ام پیشگیری افکاسان بکن کسی کو درباسی وبن او هیرو نونر کردان ده هندر حکومت دا شروان کردان ده هندر ارتشا نویا سوری دا لأویک جی تیری مافه مناکه یعنی ام کرد لسر زمین خودی روکی لرجاوه کردستان جیان دکن مافکی مهید هندر وی ولاتی داده به ام وقالی سیاسی ام هولدان خواب کن لکیلک افکسین که درباز سینا و حکومت سوری بی لگیلک حکومت سوری ام کار من هولدان خواب کن تا که ام مافه خواه دگو دستوری نی سوری دا جب کن او آرمان جامعه سرکه تفلیبونا فرمیا هیزن سوریا دموکراتیک هسته دناو دزگین حکومت سوریه دا بوی جه ریاکسیون جدا دناو سوریه و کردین سوریه دا جی دمکه دا که هنک بخیراتنا و بریاره دکن هنکندن و رخنه دکن و وکو جدستانا مافن کردان دنرخینن جبو گوتو بیشکرنا و مجاره نها دکتور سربست نبی ماموسته فلسفه سیاسی لزانینگاه کوی یا هرما کردستان عراق بمرایه دما تباش دکتور سربست آرگومنتا آلیگرین و تفلیبونه او اکو راستین لسر عرده دبیجن که تو سیناریو دن باشتر نبون جوه گاوه تو چه دبیجی؟ تو راست دبیجی پشتی بصره بعد خراب بصره سلاو و ريس كاك صلاح بعد خراب بصره طبعا تيوا بيجي بشتي هميتش سلطان دن أبا نابر همي روجك ودوا والسيايا أبا برهمي بروسسك سياسية بروسسك تجيها لو وشاشيبو كرخنما تكر كسي قونا داما لدس أبا دا سالا كم دبجن دبابي بروسسات جارا سركرنا دوزا كردي الباكور روجاوا جدابي وبريارا سياسي كردي روجاوا سر بخوابي جدابي لباشوريش جدابي لباكيكاج كسي باخبتنا منكن أما قاعشت القناغي يك اینجا لقناقی یک آوارد کند بیشن ولی ناچار متخو ناچار کر کیتو ناچار کنی پیش 2018 2016 يعني مني بسي بو انا وقتي جبهة النصرة خد برانكر نابرا لقال قاعدة من نام بو نارد مگو كاكا ايوا اقادار بميزينا ابا بزوت نوايك تبقركي عقيدة جهادي بيروز كاردكي كاريب وبراغماتي بي ودابرانك لقال قاعدة بكي لو ايوا ناكن ويكي واسود لو ناكن نكرن لبر عقلي جولاني عقلك براغماتي بو قاش نافقو ناكن شونا ايرو ببي مستشار مظلوم عبدي البوينا
او يجيوي بانا لدمشق اجا سياستك واقعانه وعقلانه تجيب باشا دكتور داوالي ورنيتكم يعني انت بحث براغماتيزبوني دكي او دبيجن يعني هزن سوريا ديمقراط خوان بحثا وان دكن او بشاندنا وان دكن او دبيجن او نچار بون شر داعش بكنو امريكي هاتنج بوان شر داعش كرين يعني امنها لدرفي برسجريكا كردي ام بحثا شر ايريشا ام بيجن ايريشا رخصتنا كتروريست كو نافي خو داعش بول هرمه او وان خصن برافانيا هرمه بكن يعني او براغماتيزم جوي بهتر نا كاريبون لقلونا بروجيك سياسي نتنياهو كي امريكا بكار بين بو اجنده امريكا واجنده غير دولة اي تواني بروجيك سياسي هميشه تيروريست 10 مليون دولار سرسري بون لبر براغماتي بو كاريبو قناعتك درست بقي كدبيتا الترناتيف دبيتا الترناتيفي ريجيمي بشار اسد ايناد بلام افان برادرا شونا اوينا شونا بروجيك نتوي و بو كرد پیشکش بکن و پروژیک اجتماعی بو گش سوریا چون لرقه دیرا زور رسمی وشلان هلدان و دعوا ديمقراطيه کن براتیا گلان کن چه سود لگرتن دوای 20,000 شهید لهمین اوچیان هاتنا کشاندن و به قازانجک سیاسی بکن که تو اجنده خوی سربازی و اسایشی دینه پیش اجنده سیاسی او وقت وقتی تو عربه دینی پیش هست ناس دینی پیش عربه سیاست لشر و بلن سربازی و امریکایی سربازی لقناق دچیا تنیا امریکا بو بردوام کردنی سیاست وکی کلاوزوویتس بیجه دبابه تو اجنده سیاسی بکار بینه اوانا روجا یکم باش از پرسکی نامی لتو بکم جماور و همی کردی روجا 20,000 شهید من هنا بو چه دست بکرون شکل گردن بو عربا بپارزن لرقا و لدیر زوریا بو برجواندی نتوا کرد لروجاوای کردستان نه دكتور ارجمنت وان اوك و غير وان ايش نكر بعد دي هر وان عربين هرمه ايش وان كر بعد حر باشا دكتور ازانم تنريني بالكيش انا برواجي از براستي تخازم بالكيش نريني صالح باخف ناخذ تمام بكم عربا ايش نذكرن وكاريبون برغري بكن سر زوي خو والرواتيك سياسي بستينن بودوزا كردي امانا بلانا تركيا لدسبيك بابو كجيوسياسيك بناغي جيوسياسي روجاوای كردستان نه دامزرادن و دوزا كردي لكردستان سوريا روان نبي تدويل نبي وكي باشور كردستان لبرو انا لريا انا كسي او انا احتواء كرن برن برو معارضه اخوان المسلمين اما ناجي لريقاي عبد الله وشلان احتواء كرن باشا دكتور نرينك بالكيشه كاز في برسيش تبكم دكتور انها تشتي بو يعني جمع كردان تشتي بو نددو انا تشتي بويا جيرو بشن دادات تو وقت دكتوري كي فلسفه سياسي لزانينگه اگر جتا وری پرسین بیجا باشه انها چه سيناريو باشترج بو كردين سوريا دي قوناغه ده تي چه برسفه بدي يكم هنقاف كدبابو اما وازنينين اما خندقه يكم بو يا شر برجري بريار السياسي كردي روجاوا مرجعيات سياسي بدا مزراندن او قفت قول دمشق بكي كي حق بمظلوم عبد دا بشي باسي ما في سياسي بكي او سركرده كي سربازيه هذا سؤالي كم 100,000 رخنه من لانكسي ومنكسي وحزبين اولا هنا بوتشي ببريارا كونغرا قامشلونه كل بوتشي سرقشا هل هاتو تشوتا دمشق وركفتن مظلوم عبد رايا كسكي قرد كركفتنا ازاري لقال جولاني كرو كرد شونا بناسبك بنافي قال كرا بيكاتيا كي رسان يعني باللوكال كوميونيتي يعني ناراتيف كوميونيتي وكيلا ادبي سياسي دتي اوكر نكر ومظلوم عبد لو مسائل ناقي ادبي سياسي لفكري سياسي مظلوم عبدي بس ادبياتي ايديولوجي لقال هاوريخو خنديه او عبد الله وشلان ولو مسائل تلاقي بلا من السر امبريارا كواجوكر جولاني تيروريست مرسومي 13 درخست زماني كردي كرا زمانك الاجتماعي زماني معنى زماني الاجتماعي خفتنا بهنجف دبرم نبشكر بس يعني بيجن احمد شرعي كنت وكو ترويسو ابن عبدكي
جواکا نتوی تنه تواهی پیناسین پیدکه ایران ها بری چند کلیکان سروک فرانسای ماکرون پیروزباهی ویگا ویکر یعنی اف جواکا نتوی تفدا پیروزی ویکر یعنی هر حال از رزش نرینا ترى دقرمت خوازم پرسا داوی بکنش برد براسی دما مجال کی کیما دو شورمند سروکاتی سوریه جبو کارین راگهاندن احمد موفق زیدان توی باش ناسته کی بحث وی کی او جی تروریستا افنرينا تايا دكتور ريزيش نرينا تايا دكتور دلقي امريكا اليجرا تنرين تايبت ناكه ام تخوازن همين نرين لسر اكران دلقي امريكا يهبن ما بس همن او دبيجات دبي بيكاتين دن ام بيجن لفي درساكو قصد داي تفليبونا ارتشا ام بيجن سوريه دبي اوجي بكرنو تايبتي جي بلكي وين نشانه مثلا درزيان كر تدبيجي اف بريارا حسد انها چقاس باندور لسر پیکاتین دنین سوریه دکه اگر تب کرتی برسوان بدی كيمن درزيج ما بختور ترم لبردوسه كي وايد يسوزا ناوي اسرائيل اما عبد الله الشاخ قرباني تركي كيف تركي امادانين كردا بباريس ابا جوازي هر حال اف دوسا دیار گریدای به دوسایی که برفرهتر لهرما روجلاتا ناوین نتنی گریدای به کردین سوریه نتنی گریدای به کردین ترکیه رجو احترام جنرین ترى دكتور سربس نبي استقلك سباس كن بقول دما مهنكي كيما سربس نبي دكتور ام بيجن ما مستي فلسفه سياسي لزانكويا كويا هرما كردستاني جالك سباس شبو دماته شاوي مني سباس بيجي سباس لكم گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە قامیشلۆ ڕاگەاندنی هەڵوەشانەوەی هێزەکانی سووریای دموکرات کاردانەوەیکی زۆری بەدوای خۆی داهێناوە هەندێکیان ئەم بڕیارە بە هەنگاوێکی ئەرینی و دەرفەتێک بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە سووریا دەزانن. پێکەوە راپۆرتێکی ئاوکارم فاتیمە سەندی لەم بارەیە دەبینین. لە قامشلۆ کوردیەک بوونە حەسەدی بە حکوومەتی ڕاپەر باش دەنرخینن و هیڤیدارن دە ڕێڤەبەریە وڵاتدا خودان ماف بن. اف بریار ل 25 مه هاتدان گوژه دسپیکا سال وره حکومتا بر وقت و حسدی دانستاندن دکرن حتی که هشتنویل هفخاتنه جنرال مظلوم عبدی لسر تلفزیون دولتی اف بریار راگهاند. فبعد الاتفاق مع رئيس الشرع پشتی لهفهاتنه دگل سروگ احمد شرع هر وسا تمام کرنا پیواژویا تفلیبونا هزن ما دگل لشکری شامه ام دوماهیه حسده را دگهینن و دگل ورگرتنا برپرسیارتک تمام عیارج بو هلوشاندنا و هزه وکی یکیکا سر بخوا. حکومت و حسده شرعی لدجی دستین تندرین اسلامی لآلیه باکور و رشالات ولاتی به هفره دوماندن او جیب پشتوانی امریکا نهادم واشنطن و بنگاوه و خالقا ارینی ددتا دیار کرن. واليوم قوات سوريا الديمقراطية إيرو هزن سوريا الديمقراطيك تفلي لشكري دبنو داكو ولاتك يقرتي بريفا ببن بباوريا من بو یکم جار د دیروکه هفچرخه سوریه دا کرد دستکفتن دیروکی بدستینن. یکین پاراستناگل کو بربرای آواگرنا حسده بی به ریوبریا فرماندار سیپان حمول مها سیا افصاله و گیجگیری وزیر براوانیا سوریا با دورین روشحالات ولاد هات دستنیشان کرن و به وی آوایی پیوندی نافبرا هر دو آلیان خورد بون. از دبینم بریارا فسخکرنا قصدی آنگو تفلیبونا قصدی دناف ارتشا سوریه ده گاوک ارینیه لی تشتن دبخوره گرک بینه جبوگو وفاداری ج قربانیین
ئێگۆهاتن داین گەرەک دەستورێ دێ دەستورا سووریان نودێ مافێ gelê Kurd çi mafê siyasî bê ê çandî bê gereke bê çespandin. تەڤلیبوونا حەسەدەی لە دەمەکێ دێت و دەسەڵاتدارên Dimەشقê li dîvçara seriyeka şengistî digerin ji bo tenakirina arêşên navxwayî herwesa sercin û avedankirina welatî ew jî bi piştevaniya Washington piştî 14 salên şerê navxwayî li jêr desalata serokê berê Beşar el-Esed da. بەڵێ ئازیزان هەڵوەشانەوەی هێزەکانی سووریای دموکرات تەنها پێکهاتێکی سەربازی نییە بەڵکو دەکرێت قۆناغێکی گرنگیش بێ لە مێژووی سیاسی کوردانی ڕۆژاوە کە بە تەواوی ڕێڕەوی داهاتویان ڕەنگە بگۆڕێ ئەم بڕیارە نەک تەنها بۆ ڕۆژاوە بەڵکو لە بەشەکانی دیکەی کوردستانیشەوە بە نیگەرانیەوە سەری دەکرێت بۆ زۆر کەس پرسیار ئەوەیە ئایا ئەو هەموو قوربانیدانەی ساڵانی ڕابردوو دوجار دەبێتە هۆی پاراستنی دەستکەوتە سیاسیەکان و با بڵین لە بواری کولتوری و کۆمەڵایەتیەوە کە بۆ کورد دەستەبەر بووە یان ئەو ئەزمونە کە لە دنیا بە ڕۆژاوا دەناسرێ لە ناو دەچێ بە تایبەت بۆ خێزانانەی کە لە شەڕی داعش و بەرگریکردن لە ناوچە کوردستانیەکان ئازیزانیان لەدەستداوە ئەم بڕیارە تەنها ڕێکەوتنێکی سیاسی نیە بەڵکو بڕیارەکە بەسراوەتەوە بە یادەوەری و ئەو باجە قورسەی کە بۆ ئەم دەستکەوتانش درراوە لەلایەکی دیکەوە گروپێک پێیان وایە کورد ناتوانێت بۆ هەمیشە لە حاڵەتی شەڕ و ڕووبڕبوونەوەی سەربازیدا بمێنێتەوە و بەردەوام بوون لەسەر ئەم ڕێگایە دەکرێت تێشوی زۆر زیاتری لێ بکەوێتەوە بۆ کوردەکان سەبارەت بەم پرسانە لەگەڵ دکتۆر عەباسوەلی تێۆریسیەنی سیاسی و کۆمەڵایەتی قسە دەکەین. کاک دکتۆر بەخێر هاتن بۆم بەرنامەیە با لە خودی بڕیارەکەەوە دەست پێ بکەین ئەمێ ئەوەم پێ بڵێ ئەم بڕیارەی هێزەکانی سووریای دیموکرات بۆ هەڵوەشاندنەوە دوای چەندین ساڵ لە شەڕ و قوربانیدان ئێوە چۆن سەیری دەکەن شکەستە پاشەکشەیە یان هەنگاوێکی استراتیژیە دیارەوە ڕۆژێکی زۆر گرنگە لە مێژووی کوردی ڕۆژاوە بە تایبەتی و کورد بە شێوێکی گشتی ڕۆژاوا وەکو دیاردێکی سیاسی ئەو ڕۆ دیاردێکی سیاسی ئۆتۆنۆم بەسەر بخۆ کۆتایی پێهات و ئەلانەکە بەشبەکو بەشێک لە سیستمی ئیتازە کە لە تورکیا لە سووریە دانراوە تێکەڵی دەم و دەستگای حکوومەتی سووریە بوو. ئەو کەسانە ینی بۆ چوون بۆەوەی بەو جوورە کەسانێک ڕخنەی زۆر توندی لێ دەگرن لەو وەزای کەسانێکیش پیرۆزی دەکەن. وەلی ئەوەی کە گرینگە ئەوەیە کە دەبێت بزانین کە ئەو پێکهاتنە ئەو پەیمانە کە مەزلوم عەبدی و یارانی مەزلوم عەبدی قبوڵیان کردو دە شرایەتێکی ئیرادەی ئازاد نەبوو بەڵکو زەختێکی زۆریان لەسەر بوو و ئەو زەختە زۆرە کە لە سەریان بووە ئیمکان و ڕێگای زۆر کەمی بۆ هێشتونەوە کە ئەو مەسلەی چارەسەر بکەن. باشە مامۆستا زۆر ببوورە کە با من قسەکەی جەنابەت ئەگەر لێرە پێتان ببڕم ڕەخنەکە دەقیق لێرەوە دەست پێ بکە کە زۆر لایەن ئەو ڕەخنەیە دەگرن کە با بڵێن چی وای کردووە بگەن بە ئەم قۆناغە کە ئەو فشارانە وا بکە پاشەکشە بکەن لە خواستی ڕاستەقینەی خۆیان بۆ هەنگاوەکانیان بە شێوەیە کاتووە کە لە ئیستا ئەبێ بە زۆرە ملێ بیان خەنە ناو چوارچێوەیەکەوە کە خواستی ئەوان نییە. بە بۆچوونی من بە باوەڕی من شێوەی هاوکاریوانە دەگەڵ دەوڵەتی ئەمریکایە هەڵە بوو ئەوانە ینی قەسەدە و کولەن دەم و دەستگای ڕۆژاوە وەکو هێزێکی پرۆکسی نیابەتی ئەمریکایە دەو منتەقەیدا کاریان کرد و نەیانتوانی بۆ خۆیان ئاملیەتێک سابجەکتیوێکی سەربەخۆ دە وەزەی بۆ خۆیاندا دروست بکەن. وەختێکی کە ئەو سیاسەتەی ئەمریکای کۆتایی پێهات و دەگەڵ هاوکاری دەگەڵ تورکیەی هەیئەتی تەحریری شامیان بە ئەجەلە هێنا سەرکار ئیمکاناتی ئیمانۆرکردن بۆ بۆ مەزلوم عەبدی و یارانەوی زۆر زۆر کەم مابووە. ئەوە وەزعێکی ئەساسیە و ئەوان لایەن دەتوانێت دەو چوارچەوەیدا خۆیان ڕابگرن
بە تایبەتی لەبەر فشاری ئیزەختی ئەساسی کە تورکیە دەیناسرێ و تاوەختێکی کە ئەمریکا هەتا یەک سەربازی ئەمریکایی لە ڕۆژاوای مابوو تورکیە بەو شێوەی موافق نەدەبوو وەلی وەختێکی کە ئەمریکا کولەن چۆت دەرێ و تورکیە دەستی ئاوەڵە بوو هەرواتر حکوومەتەکەی ئەحمەد الشەرای بۆ خۆی حکوومەتێک بوو کە بە هاوکاری ڕاستەخۆی ئەمریکا لەگەڵ تورکیە دروست کرابوو و وەختێکی کە حکوومەتە لەوێ دامەزران داعقەتدا کاملەن دیار بوو کە استراتێژی تورکیە لە ڕۆژاوا دەیباتەوە ینی موافق دەبێ بە تایبەتی ئەگەر ئەمریکا هەروە لە حاشیەدا بمێنێتەوە لە پراوێزدا بمێنێتەوە و عاملیەتێکی ئەساسی لە پشتیوانی لەگەڵ ڕۆژاوای لە خۆی نیشان نەدا ئەمما دیسان دەگەڕێمەوە سەرەوەی کە مەحاسباتی ڕێبەرایەتی ڕۆژاوا دەپەیوەندی دەگەڵ هاوکاری دەگەڵ ئەمریکایەدا دروست دەرنەچوو دروست نەبوو. باشە کاک دکتۆر بە لە بەرچاوگرتنی فشارەکانی تورکیا و وەک باست کرد گۆڕانی هەڵوێستی ئەمریکا و سەر هەڵدانی حکوومەتی نوێی دەمیشقش کە ئاماژەت پێکرد ئایا ڕۆژاوا دەیتوانی درێژە بە دۆخی پێشوو بدا کە با بڵێن ئەم هەڵوەشانەوە چ دەستکەوتێکی ینی هیچ بەجالێک نەبوو هیچ ڕێگایەک نەبوو کە مل نەدا بۆ ئەم خواستە یعنی بە ناچاری هیچ ئەمەی کردووە و ئەگەر ئەمەی کردووە ئەمە چ دەستکەوتێکی بۆ دەستەبەر کردووە؟ ڕۆژاوادا هەلومەرجێکی زۆر دشواردا وەکو هێزی نظامی دەیقەتدا وەکو باسکی نظامی ئەمریکایە لە سووریە ئەمریکا کاری کرد وەلی ئەوە بەو معنای بوو کە یعنی چاوەڕوان بوون زۆر کەس چاوەڕوان بوو ئەلا ڕەغمی وەی کە سیاسەتی ئەمریکایە لە سووریای هەمیشە ئێبهام و ئاڵۆزی یەکجاری تێدا بوو بەڵام چاوەڕوان کردەکرا کە ئەمریکا پشتیوانێکی ڕاستەخۆ لە هێزەکانی سووریای بکە و منتەقەی ینی ئەو ناوچەی گەژێر دەسەڵاتی ڕۆژاوای حکوومەتی ڕۆژاوای یعنی خودی ڕۆژاوای بەغێری ئەو منتەقانەی وەکو ڕقا و ئەوانە کە منتەقەی عەرەبی بوون بە ئیستیلا کەوتبوونە ژێر دەستی حکوومەتی ڕۆژاوای دابی خۆ و جۆرە جێگانە ئەوانە بدەتەوەین بڕۆن وەلی ئەو جێگایی کە بەسترا یعنی وەکو ناوچەی کوردی بوو ئەمریکا دەیتوانی پشتیوانی لێ بکەوە جوورێک وەکو پشتیوانەی کە لە حکوومەتی هەرێم کرا لە عێراق ئەوان دەتوانی بکەن. باشە کاک دکتۆر ئەگەر بکرێ بە خێرا وەڵامیان پرسیارم بدەیتەوە ئەگەر 10 ساڵی دیکە سەری ئەم بڕیارەی ڕۆژاوا بکەین یا هەسەدە بکەین پێ دوایە مێژوو چۆن سەری ئەم بڕیارەی کوردانی ڕۆژاواکە یا دەڵێن دەرفەتێکی مێژویان لە دەستدایا دەڵێن دۆخێکی زۆر قرس و دژواردا ژیرانەترین بڕیاری ممکنیان داوە. ئەمە 10 ساڵ کاتێکی زۆر دوور و درێژە ئەمە ناو هەلومەرجەی کە لە سووریای پێکیان هێناوە ئەوەی زۆر بە ئاستەم و زۆر ناپایدار و دەزانم ئەمن فکر ناکەم ئەو هەلومەرجە هەتا 3 ساڵی دیکە بەو جوورەی کالئاندا مەزراندۆ بمێنێتەوە بۆیە نەزەری منەوەیە کە کوردەکان دەبێ حدود بە سنووری هاوکاری خۆیان لەگەڵ حکوومەتی مەرکەزی دیاری بکەن بە هێزەکانی نظامی خۆیان بپارێزن چون ئەوەزئا پایدار نامێنێ فشار لە دەرەوە فشاری ئیسرائیلی فشاری ژوورەوەش ناکۆکردنەکانی نێو حکوومەتی ئەشرا نایەڵێک ئەو حکوومەتە سەقام بگرێت. بەڵێ دکتۆر عەباسی وەلی تێۆریسیەنی سیاسی و کۆمەڵایەتی سپاس بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا. سپاس بۆ ئێوە. بله بینر هجام نهاجی دچن ترکیه پشتی درکتنا قانون چارچوبی پیواژو بردوام دکه و گنگشجی بردوام دکن سروک ترکیه رجب طیب اردوغان پشتی جوینا کابینای خو حکومت
آنی زمان کو ین کو پیواژوی دخن تنگاسیه و لگل دیرو که دا تک بچن وی هنه کانجی دوی درباره دا ریبری پکه که عبدالله اوجلان دیار کرد آخفتنه که وی هاتن دیار کردن دوی درباره دا که به اواوی لسر مدیا جواکی هاتبو براف کردن جبو آگاهی بهتر دوی درباره دا نها پیامنری ما لاستانبول ایوب دمیر بمرایه ایوب دوی درباره دا چه تشتینو لجمت هنه صالح راستی وقت دیار کرد یعنی سرکومار ترکیه رجب طیب اردوغان به آوایکی تندی رحنه آنی او دبیجه کو یعنی هم کس هنه کو دخوازن و پیواجوی تک ببن لی ام دستور ندنه وان کبانا چینه یعنی بحثا وان تو دیار نکر لی دبیجه کو ام پیواجوی که زور برینجه حتی داویه جی امی لریبا ببن دالی دندازی دیسه ام ببینیم کو یعنی ایروجی داخل یعنی رجب طیب اردوغان دا دیسه درکت پیش دبیجه کو ام دخوازن کو به پیواجه دیسا سرکفتی بکن جبو ویجی ین کو دخوازن تک ببن ام دستور ندن وان یعنی دبی واری دا امکارن بیجیم کو اوانا به شکل که دیسا درد که به لی دیسا دا آلی دندازی سروک پکه که عبدالله اوجلان جی داخلینک دبی واری دا دابو ئەیوب لەناو ئەو نووسینەدا کە ئۆجەڵان دەڵێ هیچی ڕاست نییە باسی چ دەکات چه وتراوە کە ڕەتی دەکاتەوە ڕاستی چەند ڕۆژبەرێ لەسەر مێدیا جیواکی ئاقافتنێک هاتە وەشاندن ئا نوویسکی دەبێ دەرێدا هاتە دیارکردن و ئەv ji hevdîtina Öcalan hatiye girtin ev aqaftina wî ku parezvanê wî an jî heyeta İmraliyê li gel wî hevdîtin çêkiriye ev e ji bo wî jî di nav medya civakî û medya Tirkiyê da gelek li ser vî nîqaş hatin kirin divê derê da yani li gorî ku Öcalan gotiye gorî bê metnê dibêje ku yani eke hikûmet min nexe nav ew lijneya bilind a jî lijneya ku em bêjin bi hevî dawî hate amadekirin ew ê bibê nevê mecbûrin mitêxin nava wê derê û di hin gotinê din jî hene li ser pêvajoya çareseriyê vana tevahî gelek dirêjin jî rastî paşê li ser wî Öcalan daxuyaniyeka nivîskî da duh divê daxuyaniya xwe da diyar kir ku ev rast nînin hin kes hene dixwazin ku provokasyona çêbikin ji bo wî jî ev tiştana derxistine holê li rastî îro yani dîsa hevserokên Dem Partiyê Tuncer Bakiran jî em ana di civînekê dabin ew jî diyar kir ku got yani ev hin kes dixwazin provokasyona derxin pêşiya vê pêvajoyê bigirin ev tiştana derbixînin holê yani hin kes dîsa şîrovê dikin ku daxuyaniya Erdoğan jî li ser vê teksta ku hatiye weşandin li ser vê wisa diyar ku ev dîqaşana we li vê derê yani li Tirkiye berdewam bikin. بله پیامنری ما لاستانبول ایوب دمیر گلک سپاس بو واناگاهیان ته ڕاپرسێکی نوێی ناوەندی لە کۆڵینەوەی سامر دەری دەخا پشتیوانیەکی بەرفراوان هەیە بۆ یاسای چوارچێوە کە بەم دوایانە لە تورکیا دەرچووە بەڵام لە هەمان کاتیشدا گومانی بەرچاو لە توانای ئەو یاسایە هەیە بۆ هێنانەدەی یاشتێکی بەردەوام و نزیکەی 78 لە سەدی بەشداربووانی ڕاپرسیە کە ئەو ناوەندە ئەنجامی داوە پشگیریان لە یاساکە کردووە لە هەمان کاتیشدا لە سەدا 79 ڕایان گەیاندووە کە ئەمە بەتەنها بەز نییە بۆ بەدەستێنانی ئاشتێکی بەردەوام هاوکارم ئۆزلەم یاساک لەگەڵمانایە بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەنجامی ڕاپرسیەکە و قۆناغی داهاتووی پرۆسەکە ئۆزلەم بەخێر هاتی سەرەتا لە ڕاپرسیەکەەوە با بڵێن دەست پێ بکەین زانیاریەکان و وردەکاریەکانی ئەو ڕاپرسیە چییە؟ بله براستی اف جرا اوله کو دست پشتی دست پیکا و قناقا چرچوهی دستیمه ده ونه یک لسر رایا گشتی هی کو رایا گشتی لسر وی پیواجویه و قانونا چرچوهی چی ده فکره؟ بفرا آخری گرینگ اف لپرسین یا جیرا پرسین جهلا ناوندا لیکولینین قادی یا سامر کو ناوندا وی لآمده هاتیه کرن لبیستو یک باجاران لنتنی لباجارین کردان لآمده لوانه لمردینه لإستانبول إزمیر انقره جی کو باجارین ترکیهین هری مزن پیکانیه به 1368 کسان را با کرد و ترکوا ازش بیجم جبرکو خاله که گرینگه دوی را پرسینه ده جی بشتروانان ره
ناسنامه وانا اتنیکی نهاتی پرسین جبرویجی ناسنامه وانا اتنیکی نزانه لی خالق گرینگ او ساهیه بیشتر جی سیدی شست ببورینه پوین 4 بیشتر وانان گوتونه کو وان ده هلبیجارتن این 2023 دا دنگ خودانه HDP یانجی دم پارتیا نها افجی نیشانک تایبتی گرینگ لی ام دبینن کو ده ناو بیشتر وانان ده hem Aligar'ın CHP, AK Parti o partiyen siyasi yendin cihene li gavalı bersiven vandanerin em de navvara bersiven vandaji cudahiya dibinin. Ligor evkevanan siyasi vek minak em bejin de beştervanın kudubecin em pişkiriya dem partiye dekin jinodi point se pişkiriye dedin. هلبجارتن ددن پیواجویی CHP جی سدی 64.1 AK Parti جی 58.4 ev جی ونه گرینگیا Türkiye لسر پیواجویی چه fikri o ser kanuna çerçeveyi bendewari wan çine براسي رابرسين هناك نشانه ددمه يعني ام رابرسين سمر وقت قلت يعني بشتكيه خرد ده او بيجن قانون تشارچوبي لد همان دمدجي دبيجك او يعني رجايك باش دبيجه او ترى اشتيه كماينده لتركيا ناكه يعني او چاوتکاری ورشیرو بکرین براستی صالح مینا مراد دسپیکی دنیره مینا ناکوکی خویاد که نوسا لگو شیرو بکران ل راپورت بخواه به 5 روپلایه ده هرگولیا دنیری از لگور من و لگور گلک شیرو بکرانجی تی واتیا کو مینا پیشگری هی جبوه پیواجوی و قانونه لتر نایدیتن به تایبت جی آلی بیشتر هری کم دوی راپرسینه ده بیشتروانین کرد یا جی آلی گره کرد و یکی adı duyaji taybetmendiyek ve rapersine ko em de enjam ede dibinin mesela je beştervanan te persin gello ev pevajoya kanuni ya je kanuna çerçeveyi ve keşeya kurdi çareser bike yanjina beştervan de bejin ku teni cisedi yanzde point yek de bejin heri evi bikare çareser bike le cisedi 46.5 dikar de bejin na evi neke hatta çar rade eke bike o cisedi 42.3 de bejin na bite evaye evi f پیواژویا قیمنا که کو کیشیا کردی به تواهی چاره سر بکه باشه چاوروانیەکانی ئەو کەسانی لەم ڕاپرسیا با بڵێن پرسیاریان لێکراوە سەبارەت بە ئەم پرۆسە و قۆناغەکانی داهاتوی پرۆسەکە چییە؟ بفرا ام دوی پرسیدا یا دوی خالیدا گل دماکل راپرسینه دبینن ام گلک فیکارن بشتروانا بر بچاف خویاده که لگور انجاما جسدی 47.1 لبندن کو اویده جبیجیه کرنا قانونه ده پرسکریکن گرینگ درکevin o evi با آوایی که یا وره سکناندن یا جی تک بچه جسدی 3.1 جی دویجن اوی درجهی پرسکریک درکevin جی 52.6 خمبارن کو و گاوین دنین قانونه جواکی و دموکراتیک حکومت ناویجه و پرسک دنیا گرینگیا د راپرسینه دا گلو وکی تجیگو گلو د قناغین پیشتا چی کی وره پیشت یا جی روبریه بکه دوی پرسیده beştervan karibun ji yek sazı ya ji kesayeti zedetir berpirsa bidin. Yani careki de saziyek u kesayeti ki hilbişerin. Ligor ve ji xoya de ku Meclisa Türkiye de yek wekmina heri power pe bawer xoya de ku ji hela va beştervanana ve werin şopandın ya ji werin derkevin. Ji 52.4 civaka sivil ji sedu 50 جسدی 51 جی دامزرانه PKK گرتی عبدالله öcalan دردی ve پیش. دامن پیش تا امی بشو بینی کاهی چه بنش خو اف مجار اواک بردوامه لناوا ترکیه گلک سپاس از دم جواب. گلک سپاس صالح و بفرا. سپاس.
38 ساڵ بەسەر هەڵمەتی ئەنفال و وێرانکردنی هەزاران گوندی کوردستانی هەرێمی کوردستان تێدەپاڕێت. مێرگەتی یەکێکە لەو نزیکەی 4500 گوندە کە لە ساڵی 1970 لەلایەن هێزەکانی سەدام حوسێنەوە وێرانکران. ئەمڕۆ کوڕی یەکێک لە خەڵکی گوندەکە کە ئەو کاتەمەنی تەنها 10 ساڵ بووە، یادەوەریەکانی ئەو ڕۆژە تاڵانەی ئەم گوندەمان بۆ دەگێڕێتەوە. پێکەوە راپۆرتێکی ڕێژین ئەحمەد لەم بارەیە دەبینین. ئەنفالên sala 1988 4500 gund li Herêma Kurdistanê bi destê rejêma Beez hatin sotin û xirabkirin. Gundê mêrgetî jî êk ji wan gunda bû. Hemî zalamên vî gundî êk roj bi êk çek û li êk ceh û bi heman qeder çûn û di mahîkê li êk goristan rofatên wan hatine veşartin. Ev gencek kurê êk ji wan enfal kiriye. Bû me behsa gund û jiyan û enfal û bîrhatinê xwe dike. Ji wê rojê tanûke jiyan li vî gundî û gelek gundên yên Herêma Kurdistanê nemayne û çûl bûyne. Ta avahiyên wan herf tîmayna û jiyan têda nayête kirin. Xoniyê me evel verê. Me gund berda bû xirab kirbû. 87 ev gunda sod bû û tayarêranî lêkir hîngê du jinik jî sê jinik jî kuştin gundî da. Emrê min 10 sal bû, ez û pismamên xwe pêk vebûn, ew saleke 2 salaş min master bû, ew bir. Ew hetanûka jî nezivriye ve. Birayê Ramezanî û Hemîdî bû. Ez ew teqrîben hindiyek bûn. Yal Qel'a Duhukê me dîtî, yanî aqil bi wer naket. Yanî me dît alem bilûka dikuşt, alem tivenga dikuşt. Yanî çin newê rezaleteke heye di alemê. Ev tişta xir me bi çavê xwe li Qel'a Duhukê dîtîn. Li wêrê exkan birîne Selamiyê qae bûn, wekî dewacina. Hindeka biçîk û jinik tê vebûn, hindeka zalam. Bi rojê de tijîkem şevê zalamxir birin ranî dikirin. Vê cî qet birine kîrî em nizanîn. Bes muhîm birin ranî dikirin. Bi şevê xirxalî dikirin. Spê de careka wî de tijîkene ve. Rafatê to jî hetanûka hêşta nehatîne dîtin. Em nizanîn ka vê cakal kîvene. Ev goristana ji bo rofatên qurbaniyên vî gundî hatine danan û li ser gorên wan hindek kot hene. Ji ber ku diyarîne kîş kîşke. An ku niyasîna bab û mam û mirovên xwe ji bo yî bi zehmet e. û tanûke li hêviya pişkinînên xwe ne. Da bizanît kîş kod gorê babê wî ye. Evê jî wekî ew jê dibêjît barê wan gelek giran kiriye. Rafatê to hefta ew li verê şehîd kirbûn, yê dîtîn ew. Par yetînoyne derve muxberek ya bû çêkirî hikûmeta herêmê. Bes em nizanîn kîş kîşke. Êk tinê me niyasî, ew ji pismamê min e, ji didanê zerrî me niyasî. Êdî fehsêtayê diyênen yê hatîne kirin. Elesas 25 hejdê hînin fehsêta dişinî bû me diyar bît. Mesela ka ev zanim kîşke babê min. û yê dijî xira ku da niyasan. Enfal li Herêma Kurdistanê heşt qonaxa da derbas bû. Di van enfalan da 182,000 kes bûne qurbanî, 4500 gund hatine sotin û xirabkirin. 1705 qutabxane hatin sotin û jinavbirin. Nêzîkî 1 milyon kes aware û bêmal bûn. Rêjîn Ehmed, Dengê Emerîka, Duhok. هنرمندا ئەمریکیە ناودار دۆلی پارن دە تەمەنی 8 ساڵیدا لە باژارێ ناشڤیلێ ویلایەتە تێنسی کۆچاداوی کرد. پارن دە سترانبێژی و ستراننویسینە موزیکێ یا بە ناوێ کانتری موزیک دە کاریزمەیەکە تایبەت هەبوو کۆ باندۆرێکە ڕاستە ڕاست لەسەر نفشین جودا کرد. ئەو لە سەرانسەری جیهانێ بناو و بانگ بوو وێ 11 خەلاتên گرامی وەرگرتن دناو de jî xelata serkeftinê ya jiyanê bi stranên klasîkên wekû Coat of Many Colours û Jolene û I Will Always Love You ew bû yek ji hunermendên jinên ku herî zêde di hemî deman da berhemên wê hatin firotin. Zêdetirî 100 milyon tomarên wê hatin firotin. بله بفراو یعنی دوری پارن یک کسی مخابن براستی ده وقتی از من بهیست که
کۆچەداوی کردی ئەس پر دڵگران بووم ژبەر ئەو یەکش کەسێن منێک پرژێ حەز دەکردبوون لە ئەمریکای دەماز نهاتمە ئەمریکای هەر لەسەر سترانی وێ ئەس فێری ئینگلیزیشی بووم ینی سترانی وێ خۆش بوون خۆشببوونەوەی ژبەر کۆ ستایلی خۆ وەکو ڕۆژهڵاتی ینی وەکو نمونە ئەو سترانە کومەگوتی ئەو کۆت ئۆف مەنی کاڵرز ینی مانتۆی ڕنگین کە دەبێژێت چاوە دیاوێ ژێرە مانتۆیەک چێکردی ئەوژی زارۆک دشێت دەبستانێ و وێل خۆت کردە و خەلکێ حەنەکی خوا پێکردن و پڕنگ تێدا بوون لێوێ پرژێ حەزکرد بەکو دایکەوەی دەساژێرە چێکرد بوو ینی هەستێوی پر بلند بوون دەنگێکی پرخۆش هەبوو مخابن ژێش خەسیرە نامینێ وێژی کۆچەداوی کرد. بەڵێ بینەرانە عەزیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان و چواری خەرمانان